نزیکەی 18 مانگە زلێزەکانی جیان و کۆماری ئیسلامی ئێران لە ڤیەننا و توێژ دەکەن لەسەر کاراکردنەوەی ڕێکەوتنە ناوچەکەی ساڵی 2015 بە هەندێک بەند و مەرجی نوێوە. بەڕێبەرایەتیەکەی سەرۆک جۆ بایدن هێشتاش لەو بڕوایەدایە دانوستاندن و گرتنەبەری ڕێوشۆنە دیپلۆماتیەکان باشترین ڕێگەن بۆ سنووردارکردنی جم و جۆڵە ناوچیەکانی ئێران و ڕێگەگرتن لەوەی ئێران ببێتە خاوەنی چەکی ناوچی. هاوکاتی ئەم توێژانەی ڤیەننا چەند جارێک ئێران ڕایگەیاندووە مافی خۆیەتی ببێتە خاوەنی چەکی ناوچی و هەندێک جاریش ئاماژەی ڕاستەوخۆ و ناڕاستە و خۆشی داوە کە هەروە دێ و نزیک دەبێتەوە لە دروستکردنی بۆمبی ناوچی. بۆ زۆرێک لە شیکەرەوە مۆرکردنی ئەم ڕێکەوتنە لەگەڵ ئێراندا وەک چاوپۆشینە لە ڕەفتارە شەڕانگێزی و وێرانکاریەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران و دەشڵێن لە بەردانەوانەکانی ئێران لە بەرامبەر ئەوەی کۆریای باشوور 7 ملیار دۆلاری بداتەوە و یانیش ئەوروپاییەکان تەواوی ئەو ئێرانیانەی لە دادگاکانی وڵاتەکانیاندا گونابار کراون و دادگا سزای سەپاندووە بەسەریاندا ڕادستی تارانیان بکاتەوە هێندەی چاوپۆشین لە ڕەفتارەکانی ئێران ترسناک نییە کە لە وڵاتانی وەک عێراق، لوبنان، یەمەن، سووریا، کەرتی غەزەی فەلەستینیەکان و شوێنەکانی تریشدا دەیان کات. ڕەخنەگران لەم ڕێکەوتنە دەڵێن کەم و کوڕی هەرە دیار لە پرۆسەی نۆژەنکردنەوەی ڕێکەوتنەکەی بەڕێوەبەرایەتیەکەی سەرۆک براک ئۆباما ئەوەیە قورساییەکی ئەوتۆ نابینرێ بۆ واستەبوون بە بەندەکانیەوە و ئاماژەش بەوە دەکەن بۆ ئەمریکا کات گرنگە لەو سۆنگەیەوەی هەر 4 ساڵ جارێک هەڵبژاردن بۆ سەرۆکایەتی دەکرێت لە کاتێکدا لە ئێران ڕابەری کۆماری ئیسلامی ئێران وەک چۆن خاوەنی دواهەمین بڕیارە و هیچ بڕیارێکیش لە ئێراندا لەسەر و بڕیارەکانی ڕابەرەوە نییە، ئاوەهاش تا دواهەمین ڕۆژی ژیانیشی هەر بە ڕابەری دەمێنێتەوە. لێرەدا گومانەکان هەروە دێ و زیاتر دەبن سەبارەت بەوەی ئێرانی ئایەتوڵا عەلی خامنەئی ناوێ بگاتە ڕێکەوتن و یاری بەکات دەکا. لەناو ئەمریکاشدا نەکرد کۆماریەکان بەڵکو بەشێکیش لە دیموکراتەکان داوای ڕێکەوتنیی تۆکمە دەکەن کە بە شێوەیەک بێ نایارەکانی ئەمریکا وەک چین و رووسیا نەتوانن هیچ کەلێنێک لەو ڕێکەوتنەدا بدۆزنەوە و هەوڵی پڕکردنەوەی بدەن. وەک چۆن دەگوترێ تەنانەت ئەگەر ڕێکەوتنیش بکرێ هیچ شتێک لە مەینەتیەکانی گەلانی ئێران کەم ناکاتەوە و ئاوەهاش ئەگەر ڕێکەوتنیش نەکرێ ڕەوشی خراپی هاوڵاتیانی ئێرانی درێژەی دەبێ. پێشتریش کاتێک سەرۆکی پێشووی ئەمریکا لە ڕێکەوتنەکەی ساڵی 2015 کشایەوە ئەو کشانەوەیە بۆ دەرفەتێک بۆ کۆنەپارێزانی توندڕەوی ئێرانی تا هێرش بکەنە سەر حەسەن ڕۆحانی سەرۆکی پێشووی ئێران و محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی ئەو کاتەی ئێران و بە گەمژەژ ناودێریان بکەن وەک ئەوەی نەزانن کە ڕێکەوتنەکە بە بڕیاری ئایەتوڵا عەلی خامنەئی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێران بووە. لە چاوی واشنتۆنی ئەم هەفتەیەدا پرسی ڕێکەوتنی ناوچی و کاریگەریەکانی و لێکەوتەکانیشی باس دەکەین و خۆش هاتنەوە بۆ چاوی واشنتۆن. ئەگەرچی دەگوترێ ئێستا لە هەموو کاتێک زیاتر زلێزەکانی جیهان و هەروەها کۆماری ئیسلامی ئێران نزیکن لەوەی جارێکی تریش ڕێککەوتنە ناوچەکەی ساڵی 2015 کارا بکەنەوە، بەڵام ئەمە بەو مانایە نییە هەموو کاروبارەکانی ئەو ئەگەر و نەگەرە کۆتایی پێهاتووە. کۆشتی سپی دەڵێت تاوتوێی هەموو سیناریۆکان دەکات. ئەگەر ئێران ئامادە دەبێت بۆ وابەستەبوون بە پێی ڕێکەوتنە ناوچەکەی ساڵی 2015ەوە ئەوە ئێمەش ئامادەین. لەگەڵ هاوپەیمانەکانماندا وەک یەک ئامادەکاری دەکەین بۆ سیناریۆکانی پاش گەڕانەوە و یان نەگەڕانەوە بۆ ڕێکەوتنە ناوچێکە. سەرۆک بایدن تەنها لە یەک باردا ئەو ڕێکەوتنە پەسەند دەکات کە لە بەرژەوەندی ئاسایشی نیشتیمانی ئەمریکادا بێت. وەک هەموو جارێک گوتومانە دیبلۆماتی ڕێگەی گەیشتنە بە ڕێکەوتنی ناوچی و گەڕانەوەش بۆ ڕێکەوتنەکە هەر بۆیەشە بەردەوام دەبین لەو توێژەکانماندا.
هێشتاش لای ئەمریکا و هاوپەیمانە ئەوروپاییەکانی هەڕەشە و مەترسیە ڕژدەکانی ئێران لەو بەرنامە ناوچیەدایە کە تاران بەردەوام لە هەوڵی پەرەپێدانیایەتی تەنانەت پاش ڕێکەوتنە ناوچیەکەی 2015 کۆماری ئیسلامی دەستی هەڵنەگرت لەو پەرەپێدانە جا بە ئاشکرا بوو بێ یان بەنهێنی. سەرۆک جەق دەکاتەوە لەوەی لە بەرژەوەندی ئاسایشی نیشتیمانیمانە ڕێگە لە ئێران بگیرێت لەوەی ببێتە خاوەنی چەکی ناوکی و پەیمانیشی داوە ڕێگە لەوە هەوڵەی ئێران بگرێت. ئێرانێکی خاوەن چەکی ناوکی دەبێتە هەڕەشە و مەترسێکی گەورە بۆ هێزە سەربازیەکانی ئەمریکا و دۆستەکان و هاوپەیمانەکانیشمان لە ناو چەکەدا. هیچ کێشەیەکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاسانتر نابێت ئەگەر ئێران چەکی ناوکی هەبێت. هەر بۆیە ئێمەش سەنگیمان خستۆتە سەر بەرەنجامە دیبلۆماتیەکانی دانوستانەکان و گەڕانەوە بۆ ڕێکەوتنە ناوەکیەکە. وتوێژەکان لە ڤێننا بێتەگەرە نەبوون و چەند مانگێگەم و توێژانە ڕاگیران و ئێرانیەکان بەردەوام ئەمریکایان گونابار دەکرد بەوەی ئاستەنگ دەخاتە بەردەم دانوستانەکانی ڤێننا. ئەوە ڕاستە، بەڵام هەمووتان دەزانن چەندان مانگ تاران ئەم توێژانەی ڕاگرت بەهۆی لاوازی و پێدەگرتنەکانی ئیرانەوە و ئەو ئاماژانەی کە گوای ئێمە توژمان دواغە دەخەین ناڕاستن. لە مانگی سێدا پاش چەند مانگێکی دانوستاندون دیالۆگ گەیشتینە بەرنووسیەک بۆ ڕێکەوتن و ئێمەش ئامادە بووین بۆ گەڕانەوەی هەردوولا بۆ ڕێکەوتنە ناوکیەکە لەسەر بنچینێ ئەو بەرنووسەی ئەو کاتە لە بەردەستا بوو. جا ئەوە ئیران بوو کە ئامادە نەبوو هەماشت بڵێت. کۆماری ئیسلامی ئێران لە کاتی دانوستانەکانی ڤێننادا مەرج و داواکاریەکانی خۆی زیاتر دەکرد. بەڵام پاش ئەوەی زانی زۆرێک لەو داواکاریانەی بۆ جێبەجێ ناکرێن ناچار بوو بەوەی لە بەردانەواندن بکە و ئەو داوایانەی بە هێڵی سوور ناودێری دەکردن لە پێشنیازە نوێیەکانیدا نەکەر کاڵی کردبوونەوە بەڵکو لایشی دابوون. کاتێک باسەکە دێتە سەر ڕێکخراوەتەوەیەسا بیانیەکان و بازارانی شۆڕشی ئیسلامی سەرۆک بایدن زۆر ڕۆن و ئاشکرا بۆ پێداگر و سووریشە لەسەرەوەی پازاران لە لیستی تێڕۆیستانی بیانی لا نەدات. لە دواترین بەرنووسی ئێمە بینیمانە ئیران وازی لەو داوایە هێناوە. هەر بۆیەشە ئێستا نزیکترین لە ڕێکەوتنەوە بە بەراورد لەگەڵ چەند هەفتەیەک لەمەوبەر. هەرچەند هێشتا بەرەنجامەکانی ئەم توێژانە نادیارن و هێشتاش کەڵێن ماون. بەڵام کاتێک سەرۆک بایدن ئەو ڕێکەوتنە مۆر دەکات کە لەگەڵ بەرژەوەندی ئاسایشی نیشتمانیدا بگونجێت. کۆماری ئیسلامی ئێران هەر کێشەی لەگەڵ ئەمریکادا نییە، بەڵکو هێشتا وەڵامێکی ئەوتۆی نەبووە بۆ پرسیارەکانی دەستگای نێونەتەوەیی وزەی ئەتۆمی کە ڕێک تایبەتن بە جم و جۆڵە ناوچیەکانی ئێران. وەڵامدانەوەی ئەو پرسیارانەش و ڕێزگرتنیش لە داواکان و پرسیارەکانی ئەم دەستگایە لە جیهانی ڕۆژاوادا بە گرنگیەوە سەیر دەکرێن. هەڵویستی ئێمە هەمیشە ڕوون و ئاشکرا دەبێت لەسەر ئەم بابەتە. ئەمەشمان لە کوبانەوە تایبەتیەکان و گشتیەکانیشدا لەگەڵ ئێرانیەکاندا باس کردووە. پێوەستە ئێران وەڵامی پرسیارەکانی دەستگای نێونەتەوەیی و وزەی ئەتۆمی بداتەوە. ئەمە تەنها ڕێگەیەکە بۆ چارەسەرکردنی کێشەکان. ئەم هەڵویستەمان نەگۆڕە و جا ئایا لە نووسراوێکی لەک تێگەشت نابێت یان لە گەڕانەوەی هەردوو لاماندا بێت بۆ ڕێکەوتنە ناوکیەکە. ئێمە پشتیوانی لە دەستگای نێونەتەوەیی وزەی ئەتۆمی دەکەین، پشتیوانی لە بریارەکانی و لە سربەخۆیی ئەو دەستگایش دەکەین. هەر چۆنێک بێ لەوە تای و توێژەکانی ڤێننا دەستیان پێ کردووە هێندەی ئێستا ڕژێمی ئێران گەشتبین نەبووە بەو هەنگاوانەی بە ئاڕاستەی ڕێکەوتندا دەڕۆن. من بە تۆرە کلی میتونم بگم که ما بە گشتی دەتوانم بڵێم بەرەو پێشچوونی باشمان بەدەستێناوە، بەڵام ناتوانم بڵێم گەیشتوونێتە ڕێکەوتن تا ئەو کاتەی بە تەواوەتی پەسەند دەکرێت. جا ئەگەر ئێران ڕێکەوتنی بوێت ئەوە بە دڵنیاییەوە ئەمریکا و ئەوروپاش لە ئێران زیاتر پێویستیان بەو ڕێکەوتنەیە. بەپێی ئەو زانیاریانەی کەوتونەتە بەردەست ئەم ڕێکەوتنە نوێ لەگەڵ ئێراندا شتێکی ئەوتۆی لەگەڵ ڕێکەوتنە ناوچیەکەی ساڵی 2015دا جیاواز نییە، بەڵام هێشتا نازانرێ ئایا ئەو خاڵانەی لایەنە بەشدارەکانی کۆبوونەوەی ڤێننا بە نهێنی هێشتویانەتەوە چەندن و چیشن. زۆر بابەتی تریش هەن هێشتا نازانرێ ئەم ڕێکەوتنە بە چه ئاڕاستەیەکدا دەبا، وەک ئەوەی ئەگەر دانەڵد ترامپ لە ساڵی 2024دا گەڕایەوە کۆشکی سپی چی ڕوودەدا، یانیش پاش نزیکەی دوو مانگیتر کە هەڵبژاردنەکانی متچەرم دەکرێن بۆ کۆنگرێس و ئەگەر کۆماریەکان بوونە زۆرینە لە هەردوو خانەی کۆنگرێسدا
ئایا ئەم ڕێکەوتنە پەسەند دەکرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش نیگەرانیەکان زۆرن و هاوپەیمانەکانی ڕۆژاوا داوای دڵنیاییەک دەکەن کە ئێران چیدی نابێتە هەڕەشە و مەترسی بۆ سەر ئاسایشی هەریەکێک لەو وڵاتانە. محسن سازگارە سەرۆکی نێوەندی توێژینەوە لە ئێرانی هاوچەرخ لە ڕێی سکایپەوە میوانی ئەم هەفتەیی چاوی واشنتۆنە. بەڕێ سازگارە ئەندامی دەستەی کارگێڕیە لە ئەنجومەنی قۆناغی گواستنەوەی ئێراندا. محسن سازگارە بەهۆی سیاسەتە ریفۆرم خوازیەکانیەوە ڕوبەڕووی بەریەکەوتن بووە لەگەڵ ئایەتوڵڵا عەلی خامنەئی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێراندا و لە ساڵی 2003دا دەستگیر دەکرێت و پاش ئازادبوونی خۆی دەگەیەنێتە بەریتانیا و ئێستاش لە ئەمریکا دەژی. پێشتر بەڕێز سازگارە لێکۆڵەر بووە لە نێوەندی واشنتن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی نزیک و دواتریش لە زانکۆکانی وەک ئێڵ و هارڤارد و ساوثەرن مێتۆدیست کاری کردووە. بەڕێز سازگارە سوپاس بۆ ئامادەبوونت لە چاوی واشنتۆنی ئەم هەفتەیەدا. یەکە پرسیاریشم ئەوەیە، ڕێکەوتنێکی نوێی ناوچی لە بەرژەوەندی چێیە؟ ئێران یا زلهێزەکانی جیهان؟ سپاس بۆ میوانداریەکەت. بەر لە هەموو شتێک پێویستە ئاماژەیەک بە پاشخانی ئەم بەرنامە ناوەکی ئێران بکەم کە لە ساڵی 2006ەوە واتە لەو کاتەوەی پلانە ناوەکی لەشکریەکەی ئێران بە سەرپەرشتی موحسینی فەخریزادە دەستی پێکرد. ئەو زانایی ساڵێک لەمەوبەر لە ئێران کوژا بە دەستی ئیسرائیلەکان. تاران هەرگیز بەرنامە ناوەکی لەشکریەکەی خۆی ڕانەگرتووە لە پێش و لە پاش 2015ەوە کە ڕێکەوتنە ناوەکیەکەم وەرکرا. ئێران بەردەوام بەنیهێنی هەنگاوی دەنا بۆ دروستکردنی بۆمبی ناوەکی. لەم 1-2 مانگەی ڕابردوودا کەمال خەرازی وەزیری پێشووی دەرەوەی ئێران و ڕاوێژکاری ئێستای ڕابەری ئێران بۆ کاروباری دەرەوەی ڕایگەیاندووە توانایی ئێران گەیشتۆتە قۆناغی دروستکردنی چەکی ناوەکی، بەڵام ناوێت ئەوە بکات. بەردەوام ئەو قسەی کردووە. هەر بۆیە ڕێکەوتن هەبێت یان نەبێت ئەوە هیچ شتێک لە بابەتەکە ناگۆڕێت. بەمانایەکی تر ئێران هەموو پێداویستەکانی بۆمبی ناوەکی هەیە، بەڵام تا ئێستا نەیکردووە بە چەک. جا سەبارەت بە پرسیارەکەشت پێویستە بڵێم ئێران کێشەی هەیە و خاوەنی حکومەتێکی یەکگرتو و هاوهەڵوێز نییە. بەشێکی دەسەڵاتداران لە حکومەتەکەی ڕئیسیدا دەیانێت بگەنە ڕێکەوتن و سزاکان هەڵبگیرێن، بەڵام بەشەکەی تری دەسەڵات لە ئێراندا وەک هێزەکانی قودسی سەر بە پازاران سزاکانی بەلاوە باشترە، چووکە لە بەرژەوەندی قاچەقچێتیە بە نەوتی ئێرانەوە و بە ملیۆنان دۆلاری بەهۆی سزاکانەوە دەست دەکەوێت. لە ناو ڕژێمی ئێراندا لایانی جودا هەن، بەڵام ئایەتوڵڵا خامنەئی کەسی یەکلایکەرەوەی هەرچەند ناوێت خۆی وەها نیشان بدات. لەلایەکی تریشەوە لە بیرمان نەچێت ئەمریکا ڕۆڵێکی سەرێکی دەبینێت و ئەوروپایەکانیش نیگەرانێکی زۆریان هەیە لەسەر سوتەمەنی و وزە بە تایبەتی کە وەرزی زستان بەڕێوەیە پاش ئەو هێرشەی رووسیا کردوێتە سەر ئۆکرانیا. بەڕێز سازگارە ئەمە دێنەوە سەر ئەو بابەتە. من وا لە بەڕێزت تێدەگەم کە بە شێوەیەکی تر پێم بڵێ ڕێکەوتن بکرێ یا نەکرێ ئێران دەستبەرداری دروستکردنی چەکی ناوچی نابێت، وایە یان نا؟ بەڵێ لەو بڕوایەدام ئێرانیش هەر ئەوەی نیشانداوە و پاش مۆرکردنی ڕێکەوتنەکەی 2015 ئێران پلان و پرۆژە ناوەکی لەشکریەکەی خۆی ڕانەگرت. پێم وایە ئێستا ئەوروپایەکان بە پەرۆشن بۆ مۆرکردنی ئەو ڕێکەوتنە و ڕێگە بدرێت تا ڕۆژانە ئێران چەندان ملیۆن بۆشکە نەوت هەناردە بکات و بتوانن بیکڕن. هەڵبەتە ئەوروپایەکان قسەیان لەسەر 6 مانگ زیاترە. ئەمریکاش دەخوازێت بە زووترین کات کاردانەوەی ڕێکەوتنە ناوەکیەکەم وەربکرێت، چونکە وەک دەڵێت جێگرەوەی ڕێکەوتنی ناوەکی شەڕێکە کە دەمانەوێت خۆمانی لەلا بدەین. جا بەڕاستی نازانم ئەگەر ئەم ڕێکەوتنە مۆرکرا و ئێران گەڕایەوە چی ڕوودەدات، بەڵام بەدڵنیاییەوە کێشەی بەرنامەی ناوەکی لەشکریەکانی تاران هەروەک خۆی دەمێنێتەوە. وەک عەرەبستانی سعودیە و ئیسرائیل و هەندێک وڵاتی تریش ئاماژیان پێکردووە ئەو ڕێکەوتنە ڕێگە لە ئێران ناگرێت لەوەی ببێتە وڵاتێکی خاوەن کڵاوی ناوەکی و توانایی بۆ دروستکردنی بۆمبی ناوەکی. پێ وایە بەڕێبەرایەتەکەی سەرۆک بایدن پەلەی کردبێت لەوەی کە بە زووترین کات پێویستە بگەینە ڕێکەوتنێک لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا لەسەر ئەم بەرنامە ناوچیەوە بەهۆی شەڕی سەپێنراوی رووسیا بەسەر ئۆکراینادا. بۆ خۆت دەزانی لێرە لە واشنتن ینی یەکێک لەو ڕەخنانەی کە لەم ڕێکەوتنە دەگیرێ ئەوەیە کە دەگوترێت بەڕێبەرایەتەکەی بایدن پەلە دەکات.
Actually, Biden administration is under pressure for signing a new deal for JCPOA from two sides. لە ڕاستیدا بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک بایدن لە دوولایەنەوە لە ژێر فشاردایە تا ئەو ڕێکەوتنە ناوەشیە مۆر بکات. یەکێکیان هاوپەیمانە ئەوروپایەکانن واتە هاوپەیمانەکانی ئەمریکا لەو بەری ئۆقیانوسی ئەتلانتیکەوە لەسەر ئەمەیان بەڕێوەبەرایەتەکەی بایدن جیاوازە لە بەڕێوەبەرایەتەکەی دانالد ترامپ. ترامپ بایەخی نەدەدا بە هاوکاریەکان لەگەڵ ئەوروپایەکاندا و هەندێک جاریش بەرەنگاریان دەبەوە، بەڵام بایدن بە پێچەوانەوە بەڕێوەبەرایەتەکەی وابەستە کردووە بەوەی بڕیاری هاوبەشی هەبێت لەگەڵ ئەوروپایەکاندا و کارکردنیشان لەسەر ئەو جۆرە دۆسەیە پێکەوە. جا ئەمە فشاری ئەوروپایەکانە بۆ دەستێنانی سوتەمەنی وزە. کێشەی دووەمیش لە بەردەم بەڕێوەبەرایەتەکەی بایدندا ئەو هەڵبژاردنەی میتێرمە کە لە مانگی 11دا دەکرێت. بێگومان ئەمەش بەهۆی بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی هەروە بەهۆی ڕەوشی گرانیەوە لە ئەمریکا و وڵاتانی تری ڕۆژئاوادا بەڕێوەبەرایەتی ناچارە کار بۆ کەمکردنەوەی نرخی سوتەمەنی بکات تا دیموکراتەکان ئەو هەڵبژاردنەی متێرم ببنەوە. جا پێویستە ئەوەش بڵێم کە لەو بڕوایەدانیم تەنانەت دوای مۆرکردنی ڕێکەوتنە ناوەکیەکەش نرخی سوتەمەنی بێتە خوارەوە، چونکە چەند ڕۆژێک لەمەوە بەروەزیری وزەی عەرەبستانی سعودی ڕایگەیان ئەگەر بێتەوە ڕێکەوتنەکە مۆرکرێ لە پەیوەندی بە دۆسەی سوتەمەنیەوە ئێران بڕی چەندی نەوتی هەناردە بکات، ئەوە ڕاز بە هەمان ئەندازە هەناردەی نەوتی خۆی کەم دەکاتەوە تا نرخی لە هەمان ئاستی خۆیدا بمێنێتەوە. هەل لەو لێدوانەدا وەهای کرد نرخی یەک بۆشکەنەوت بگاتە سەر و $100. جا بەهۆی ئەوەی عەرەبستانی سعودی ئاسوودنیە بۆ ڕێکەوتنە ناوەکی و پەیامی خۆشی گەیاندۆتە ئەمریکا و دەڵێت ئەگەر بێت و دارایی بدرێت بە ئێران وەک ئەو وایە باڵەدەستی بدرێت بۆ پشتیوانیکردنی حوسیەکانی یەمەن و میلیشیاکانی تری ناوچەکە و ڕەوشێکی خراپتری ئاسایشی دێتە ئاراوە. بەڕاستیش لەو بڕوایەدام سعودیەکان لە هەموو وڵاتێکی تری جیهان زیاتر تواناییان هەیە بۆ یاریکردن بە نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا. To play with the oil production and the oil market more than any other country in the world. بەڕێ سازگاران من دەگەڕێمەوە بۆلات کۆماری ئیسلامی ئێران بەردەوام جێی مەترسیە بۆ بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لەم ماوەیی ڕابردوودا بە فرمانی سەرۆک بایدن هێرشکرایە سەر بنکە ئێرانیەکان لە سووریادا. ناتوانین بەهێرشی زیاتر قایل بین بۆ سەربازەکانمان. ئەو کردە لەشکریەمان نیشانی دەدات ئەمریکا هەرگیز دوودڵ نابێت بۆ بەرگری لە خۆکردن دژ بە هیچ هەوڵێکی شەڕانگێزی ئێرانیەکان و ئەوانش کە ئێران پشتیوانیان لێ دەکات. ڕێکەوتن لەگەڵ ئێراندا بکرێت یان نەکرێ، وەک گەورە کاربەدەستانی ئەمریکایی دەڵێن هیچ پەیوەندێکی بە سیاسەتەکانی واشنگتنەوە نابێ بۆ بەرەنگاربوونەوەی ڕەفتارە نەخوازراوەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران. وابەستەی ئێمە بۆ بەرەنگاربوونەوەی پشتیوانیکردنی تیرۆریزم لەلایەن ئێرانەوە و پشتیوانیەکانی تاران بۆ میلیشیاکان و ئەو هەڕەشە و مەترسیانەی هەیەە بۆ سەرگەلی ئەمریکا لە ناوچەکە و لە شوێنەکانی تریشدا هیچ پەیوەندێکی نییە بەوەی لە ڕێکەوتنە ناوەکیەکەدا بەکوێ دەگەین. ئەو هێرشە ئاسمانیی لە سووریادا کرایە سەر بنکە ئێرانیەکان وەک واشنگتۆن جەختی لێ دەکاتەوە ئاماژەیەکی ڕێک و ڕەوانە ئەمریکا بەردەوام دەبێت لەسەر ئەو جۆرە سیاسەتەی خۆی. جا ئەگەر ڕێکەوتنی ناوەکی بگەڕێتەوە یان نەگەڕێتەوە هیچ کاریگەریەکی نابێت بەسەر خواست و سووربوونمان لەسەر داخۆکیکردن لە خۆمان. ئەو هێرشەی کردمان ڕێک پەیوەندی هەیە بە ئێرانیەکانەوە کە ئەم بابەتانە هیچ پەیوەندیەکیان پێکەوە نییە. هاوپەیمانەکانی ئەمریکا بە نیگەرانیەکی قوڵەوە لەم ڕێکەوتنە نوێ دەڕوانن لەو ڕوانگەیەوەی ئەو ڕێکەوتنە دەستی ڕژێمی ئێران ئاوەڵاتر دەکاتەوە بۆ تێکدانی ئارامی و ئاسایشی ناوچەکە. ئەو بەرنووسەی ئێستا لە بەردەستدایە سەودایەکی خراپە. ساڵانە $100 میلیارد دەدرێتە ئێرانیەکان. ئەو پارەیە خوێندنگە و نەخۆشخانەی پێ دروست ناکرێت. ئەم $100 میلیارد ساڵانە بەکاردەهێنرێت بۆ بنکۆڵکردنی سەقامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بڵاوکردنەوەی تیرۆریزم لە جیهاندا. ئیسرائیل وەک دەڵێ بەردەوام دەبێت لە زیاترکردنی ڕووبەری هاوکاریە ئاسایشیەکانی لەگەڵ ئەمریکا و وڵاتە هاوپەیمانەکانیشیدا لەو ناوچەی جیهاندا، چونکە وەک دەڵێ یەکێکە لە ڕێگە سەرەکیەکان بۆ بەرەنگاربوونەوەی سیاسەتە شەڕانگێزیەکانی ئێران.
هاوکاریەکان ئیسرائیل لەگەڵ سەرکردایەتی نێوەندی ئەمریکا و لەگەڵ وڵاتانی ناوچەکەشدا هاوکێشەی ئاسایشی و سەقامگیری و ئاشتی لە ناوچەکەدا دەگۆڕێت بە تایبەتیش لە ڕەوانگەی بەرەنگاربوونەوەی ئێران و ئەوانەی سەر بە ئیرانیشن. بەردەوام دەبین لە قۆڵکردنەوە و فراوانکردنی هاوکاریەکانمان و جمهورجۆڵەکانیشمان زیاتر دەکەین دژ بە بەگرێگیراوەکانی ئیران و هەروەهاش بۆ دڵنیابوون لەوەی ئێران هەرگیز نەبێتە خاوەنی چەکی ناوەکی. هەمووان دەزانین کە پێوەستە ڕێگە بگیرێت لەوەی ئیران ببێتە خاوەنی چەترێکی ناوەکی و لەوەیەوە جمهورجۆڵە شڕانگیزی و کارە قیزوانەکانی لە ناوچەکەدا زیاد بکات. ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران ڕوبەڕووی کۆمەڵێک گورزی بەهێز بۆتەوە لە پەیوەندی بە سیاسەتەکانیەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، بەڵام پێناچێت ئەم گورزانەوەیان کردبێ تاران بکەوێتە پێداچوونەوە بەو سیاسەتانەیدا بە پێچەوانەوە. ئێران جەخت لە پرۆژەکانی خۆی دەکاتەوە بۆ تۆڵەکردنەوە وەک تۆڵەکردنەوەی کوژرانەکەی قاسم سولەیمانی. موضوع انتقام دۆسیەی تۆڵەکردنەوەی کوشتنی ژەنەرال قاسم سولەیمانی نە لە بیرکراوە نە لە بەردانواندنیشی لەسەر دەکرێت. کۆماری ئیسلامی ئێران هەرچیەکی لە توانادا بێت دەیکات تا بووکوژەکانی ژەنەرال بدرێنە دادگا و کارێکی ڕژد و بەرپرسیارانەیش دەکات لەسەر ئەم بابەتە. ئەم دۆسیەش هیچ پەیوەندێکی نییە بە وتوێژانەی بۆ لادانی سزاکان دەکرێت. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. بەڕێز سازگارە بەڕای جەنابەت کاراکردنەوەی ئەم ڕێکەوتنە ناوچەی ساڵی 2015 چ جۆرە کاریگەریەکی دەبێت بەسەر ئاشتی و بەسەر سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا؟ Very good question. I agree with the Israelis and Saudi. پرسیارێکی زۆر باشە و منیش هاوڕام لەگەڵ ئیسرائیلی و سعودیەکان و زۆرێکیش لە ڕێبەرانی ناوچەکەدا کە ئەم ڕێکەوتنە ناوەکیە یارمەتی دەرنابێت بۆ ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، چونکە ئەو داهاتی ئێران دەستی دەکەوێت پاژمۆرکردنی ڕێکەوتنەکە و بە چەندان ملیار دلار مەزەندە دەکرێت لە ڕێی هەناردەکردنی نەوت و سوتەمەنیەوە. توانایەکانی تەران زیاتر دەکات و مێژوش ئەوەی نیشان داوین بە تایبەتی لە دوای ساڵی 2015ەوە کە ئێران نەک هەر سیاسەتی تیۆریستانی خۆی ڕانەگرت لە ناوچەکەدا، بەڵکو و جموجۆڵەکانی خۆشی زیاتر کرد لە پێناو ناسەقامگیری لە ناوچەکەدا. هەر بۆیە لەو بڕواایەدا نیم یارمەتی دەربێت مەگەر ئەمریکا و ئەوروپایەکانیش ژمارەیەک مەرجدا بنێن تا ئێران ڕابگرێت لە جموجۆڵە تیرۆریستەکانی خۆی بۆ لایانی کەم 6 خڕێکخراوی تیرۆریستی لە ناوچەکەدا. جا بەڕاستی پێشتر ئێران ئەو کاری نەکرد و باوەڕیش ناکەم ئێستاش بیکات. بەڵام بەڕێ سازگارە تۆ چ جۆرە مەرجێک ینی ئەمریکا و ئەوروپا دایبنێ؟ ئێمە بینیمان لە ساڵی 2015 پاشەوەی کە ڕێکەوتنە ناوچەکە مۆرکرا ئەو کاتە جموجۆڵە شەڕانگێزیەکانی ئێران، جموجۆڵە نەخوازراوەکانی ئێران نەک هەرزیای کرد لە ناوچەکەدا، بەڵکو هێندەی تر ناسەقامگیری هێنایە بۆ ناوچەکە. بەڕای جەنابەت ئەو مەرجانە چین کە وا لە ئێران کە ئەو ڕەفتارانی خۆی ڕابگرێ؟ I think that Europeans and the US are thinking just in a short term. پێم وایە ئەمریکا و ئەوروپایەکانیش بیرکردنەوەیان بۆ مەودایشی کورتخایەنە و بی لە ئامانجەکان ناکەنەوە لە مەوداکانی مامناوەندی و درێژخایەندا. ئامانجە کورتخایەنەکە تەنها بریتێ لە کەمکردنەوەی نرخی سوتەمەنی و هەروەهاش ئەو جۆرە بیرکردنەوەیە کە دەتوانن قەیرانی ناوەکی لەو ناوچەیەدا کۆتایی پێ بهێنن. بەڵام پێم وایە ئەگەر ئەمریکا و ئەوروپا چاویان لەسەر سەقامگیری لەو ناوچەی جیهاندا هەبێت ئەوە پێویستە درێژە بدەن بە سزاکان و پێویستە بەردەوام بن لە فشارەکان بۆ سەر ئابووری ئێران و هەروەهاش یارمەتیدانی گەری ئێران کە گەورەترین نەیار و ئۆپۆزیسیۆنە بۆ ئەم ڕژێمەی کۆماری ئیسلامی ئێران کە هۆکاری سەرەکی تێکدانی ئاشتی و ئاسایش و سەقامگیریە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا.
وەک دەزانین ڕژێمی ئێران لەسەر وەختی بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ئۆباماوە تا ئێستاکە وتوێشکردنی ڕەت کردوتەوە لەسەر پشتیوانیەکانی تەران لە تیرۆریزم یان لەسەر پرۆژەکانی موشکی بالستیکی تەنانەت لەسەر دۆسیەکانی تایبەت بە مافەکانی مرۆڤیش جابۆیە پێم وایە ئەمریکا و ئەوروپایەکانیش پێویستە سەنگی بخەنە سەر ئەو بابەتانە شان بەشانی دۆسی ناوەکی تا ئەو ناوچەی جیهان ئاسایشی هەبێت و پارێزراو بێت. To keep that region of the world safe and secure. باش ئەگەر ڕێکەوتن مۆرکرا پێت وایە تاران لە چین و لە رووسیاش دوور بخاتەوە؟ No, I don't think so, not at all, because the influence of Russians in Iran. نانا پێم وانە بە هیچ شێوەیەک چونکە ڕۆڵ و کاریگەریەکانی رووسیا لە ئێراندا زۆر زیاترە لە ڕێکەوتنێک بە تایبەتیش بۆ مۆسکۆ چونکە چینیەکان تازە بە تازە ڕۆڵ و کاریگەریەکانی خۆیان هەیە لە ئێراندا لە ڕێی سەودا بازرگانیەکان و هەندێک ڕێکەوتنی ئاسایشی لەگەڵ ڕژێمی ئێراندا لە ڕوانگەی ئەو هەموو کامێرە ئاسایشەی CCTV لە سەرانسەری ئێراندا داینەوە و یارمەتی ڕژێمی ئێران دەدات بۆ چاودێریکردن و کۆنتڕۆڵکردنی تۆڕەکانی سۆشیال میدیا و ئەنتەرنێتیش. هەرچی رووسیەکانن دەستێکی زۆر باڵاتریان هەیە لە هەموو شوێنێکی ئێراندا لە ماڵی ڕابرەوە بیگرە تا دەگاتە دەستگا هەواڵگیریەکان و دامەزراوەکانی پازداران و بەرنامەی ناوەکی و پیشەسازی نەوتی ئێران لە هەموو بوارەکاندا رووسیا دەستی هەیە و بە ئەندازەیەکیش دەتوانێت فشار خاتە سەر خامەنایی و مشتەبای کوڕیشی کە دانراوە ببێتە جێگرەوەی جابۆیە لەو بڕوایەدا نیم ئەم ڕێکەوتنە یان ڕێکەوتنێکی تر ببێت یان بتوانێت ئەم ڕەوشە ڕۆڵ و کاریگەریەکانی رووسیا بگۆ. This agreement or any other agreement can change the situation. بەڕە سازگارە دەگەڕێمەوە بۆلات. ڕاستیکی تریش هەیە ئەم بەرنامە ناوچەی ئێستا ئێران هەمان ئەو بەرنامە ناوچێ نییە ساڵی 2015 ڕێکەوتنی لەسەر کرا. دەستگای نێونەتەوەی وزەی ئەتۆمی دەڵێ بەرنامە ناوچەکەی ئێران زیاتر پەرەی سندووە و پێویستیشە ئەو پەرەسەندانە ڕەچاو بکرێن. پێم وایە هەموو لە یەک بە ئێرانیەکانیشەوە ئەو ڕاستیە دەزانن وەکتاران دەڵێت هەنگاوی گەورەی ناوە و دەستکەوتی گەورەشیان هەیە و بەرنامە ناوەکیەکەش بە خێرایی بەرچاو دەڕواتە پێش نەک هەر بەرەو پێش بەڵکو بە هەموو ئاراستەکاندا چونکە خواستەکان و توانایەکانی ئێرانیش زیاتر گەورە بوون. ئەوروپاییەکان هەر لە سەرەتای دەستپێکردنەوەی دانوستانەکانی ڤێن ناوە لەگەڵەوەدا بوون پێویستە ئەم ڕێکەوتنە بکرێت و ڕێکەوتنە کۆنەکە کارا بکرێتەوە. جیهان پارێزراو دەبێت ئەگەر بێت و بگەینە ئەوەی ئەم ڕێکوتنە کارا بکرێتەوە. لە بیرمان نەچێت ئەم ڕێکەوتنە بە باشی کاری خۆی دەکرد تا ئەو کاتەی سەرۆک دۆناڵد ترامپ بریاریدا تا یەکیانە لێ بکێشێتەوە. نوکوڵی ناکرێت لەوەی فشارەکان زۆرن لەسەر دەستگای نێونەتەوەی وزەی ئەتۆمی کە ئەرکەکەی چاودێریکردنی بەرنامە ناوچیەکانە لە جیهاندا. ئەوروپاییەکان دڵنیایی دەدەن بۆ پاراستنی سربەخۆیی کارەکانی ئەو دەستگایە. ئێستا تۆپەکە لە مەیدانی ئێرانیەکاندایە سەرۆکی دەستگای نێونەتەوەی وزەی ئەتۆمیم دڵنیا کردوتەوە لەوا بەستەی خۆمان بەسەر بەخۆی دەزگاتەوە پشتیوانی لە دەستگای ناوبراو دەکات تا هیچێک لە دۆسیە تەکنیکیەکانی کارەکانی نەکۆنەری شاری سیاسیەوە. بەرز سازگاراوە دەستگای نێونەتەوەی وزەی ئەتۆمیش دەڵێ ئەم بەرنامە ناوچی کە ئێستا ئێران کاری لەسەر دەکا هەمان و بەرنامە ناوچی ساڵی 2015 نییە کە ڕێکەوتنی لەسەر کرا. ئەم جارەیان چۆن دەتوانرێ ئەو جموجۆڵە ناوچیانەی ئێران پیشەسازی ناوچی ئێران سنووردار بکرێ لە کاتێکە ئەزمموی 2015 پێمان دەڵێن نەخێریش سنووردار نەکراوە. I don't think that they can control military nuclear project of Iran. پێم وانێ ئێستاش بتوانێت بەرنامە لەشکری ناوچەکەی ئێران ڕابگیرێت وەک چۆن لە پاژمۆرکردنی ڕێکەوتنە ناوچەکەی ساڵی 2015دا نەتوانرا. بە تایبەتیش کاتێک دەبینین گەورە ڕاوێژکاری ڕابەری کۆماری ئیسلامی ئێران داوا لە جیهان دەکات دان بە ئێراندا بنێت وەک هێزێکی ناوەشی لەو ڕوانگەیەوەی وەک خەرازی دەڵێت ئێران توانایی هەیە تا بۆمبی ناوەشی دروستکات. هەر بۆیە پێم وانە گەڕانەوە بۆ ڕێکەوتنە ناوچەکە
ئێران ڕابگرێت. وەک دەشزانیت تا ئێستاکە لەو توێژانی ڤێنەدا ئێران قایل نەبووە بەگەڕانەوە بۆ ئەو سنووردارکردنەی لە ڕێکەوتنە ناوەشەکەی 2015دا هەبووە، وەک ڕاگررتنی ئەمارەکانی یۆرانیۆمی پیتەنراو یان کردنەوەی دەرگاکان بۆ دەستگاکانی نوێنەتەوەی وزەی ئەتۆمی بۆ لێکۆڵینەوەکردن لە چەند بابەتێک وەک ئاشکرانەکردنی چەند نێوەندێک بۆ پیتاندنی یۆرانیۆم لە ناوچەکانی ئێراندا مەریوان بە نمونە. هەر بۆیە پێم وانە ڕێکەوتنی ناوەکی ببێتە مای کۆنتڕۆڵکردنی بەرنامە لەشکریە ناوەکیەکەی ئێران. باشە چ کاتێکی فشار دەتوانێت لەگەڵ ئێراندا بەکار بهێنرە تا ئەو جموجۆڵە گوماناویە ناوکیانەی خۆی ڕابگرێت. As I said, I think these types of regimes which are not transparent, like North Korea, for instance. لە ڕاستیدا ئەم جۆرە ڕژێمانەی وەک ئێران هیچ ڕوون و ئاشکراییشیان تیادا نیە با کۆریای باکوور بە نمونە وەربگرین. 6 ساڵ و توێش کرا و پاژمۆرکردنی ڕێکەوتن ڕژێمی ئەو وڵاتە تەنها 6 مانگی ویست تا نیشانی بدات هیچ ڕێز و بەهایەک بۆ ڕێکەوتنەکە دانانێت و ئێستاش دەڵێت خاوەنی چەکی ناوەچیە و لە ڕیزی وڵاتانی خاوەنی هێزی ناوەچیدایە. جا بۆ ڕژێمێکی وەک کۆماری ئیسلامی ئێران هەرگیز ناتوانیت پشت ببەسیت بەو ڕێکەوتنی لەگەڵیدا دەکرێت یان پشت بە پەیمانەکانیشی ببەستیت. هێندەی من ئاگادار بم ڕژێمی ئێران پلانێکی استراتیژی خۆی هەیە. کڵاوە ناوەشیەکانی ئەم ڕژێمە لە پەیوەندی بە موشەکانی دروستیان دەکات و هەروەش پشتیوانەکانی لە تیرۆریزم لە کابوڵەوە بۆ هەموو وڵاتانی تری ناوچەکە بەشێکن لەو استراتیژیەتە لەشکریەی بەشێکن لەو استراتیژیەتە لەشکریەی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران و ناشی گۆڕێت. بەشێکی دیکەی ئەو استراتیژە بریتە لەو گەندەڵ کاریە بە بەرنامەیی لە وڵاتەکەدا هەیە و ڕژێم سوودێکی گەورەی لێ دەبینێت. جا بە کورتی کارێکی بێهودەیە بۆ ئەمریکا و بۆ حکومەتەکانی ئەوروپاش وەها بزانن کە دەتوانن ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران ڕابگرن لەوەی ببێتە خاوەنی چەکی ناوەشی لە ڕێی مۆرکردنی ڕێکەوتنێکەوە. یان ئەوەی ئەم ڕژێمە بگۆڕدرێت بۆ ڕژێمێکی ئاسایی و مۆدێرن. ئەمەش هەڵەیەکی گەوری بەڕێوەبەرایەتێکی ئۆباما بوو. چکە وەهای دانابوو پاش ڕێکەوتن ڕژێمی ئێران دەبێتە ڕژێمێکی ئاسایی و میانڕە و هەنگاوی گەورە دەنێت بە ئاڕاستەی ئەمریکا و وڵاتانی تری ڕۆژئاوادا. بەڵام ئەوە ڕووی نەدا و هەرگیزیش ڕووناکەن. شەقامی ئێرانی ڕای گشتی ئێرانیەکان ئۆپۆزیسیۆنەکانی ئێران لە ناوخۆی وڵاتەکە دەتوانن ببنە سەرچاوەیەکی ڕاستەقینەی فشار بۆ سەر ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران ئەگەر بڵین ڕێکەوتن کرا ئەوە ژیانی ئەمان باشتر بێ و گوزەرانی خەڵک باشتر بێ. Definitely, the most powerful enemy of this regime are people of Iran. In the last so-called election, presidential election, بەبێ هیچ چەندوچوونێک بەهێزترین دوژمنی ئەم ڕژێمە گەلی ئێرانە ئەوەی بە دواترین هەڵبژاردن یان هەڵبژاردننی سەرۆکایەتی ئێران ناودێر دەکرێت لە ئێراندا کە خامنایی ئیبراهیم ڕئیسی دانا لە پۆستی سەرۆکایەتی ئێراندا. ئۆپۆزیسیۆنەکان لە ناو ئێران و لە دەرەوەی ئێرانیشدا بایکۆتی ئەو بەناو هەڵبژاردنیان کرد. سەڵتەنەت تەڵەبەکان، ڕیفۆرمیستەکان، کورد و فارس و ئەوانی تریش پێکرا بەشداریان نەکرد لەو هەڵبژاردنەدا. لە سەدا 82 دەنگدەرانی ئێران بەشداریان نەکرد. هەرچەندە ڕژێمی ئێران زانیاری هەڵە و چاواشەکاری بڵاو کردەوە و دەیگوت لە سەدا 46 دەنگدەران بەشداریان کردووە. بەڵام ڕێژە ڕاستەکە ئەوە بوو کە لە سەدا 18 دەنگدەران بەشداریان کردبوو. لەم ڕێژێش لە سەدا دەیان تەنها دەنگیان بە ئەنجومەنەکانی شارەکاندا بوو چووکە هەڵبژاردنەکە لە یەک ڕۆژدا بوو. جا دەتوانم بڵێم زۆربەی هەرە زۆری گەلی ئێران واتە لە سەدا 90 لەگەڵ ئەم ڕژێمەدا نین و بڕواشیان وهەیە پێویستە ئەم ڕژێمی ئێران لە دەسەڵاتدا نەمێنێت. لە ئێران هاوڕایەکی گشتی هەیە کێشە گەورەکانی گەری ئێران بەو ڕژێمەی ئێستا چارەسەر ناکرێن و ناشتوانرێت ئەم ڕژێمە ڕیفۆرم بکرێت. جا بۆیە دەتوانم بڵێم هاوڕایەکی نیشتیمانیانە هەیە لە ئێراندا سەبارەت بۆی نابێت ئەم ڕژێمە بمێنێت. This is, I have to say, national agreement in Iran that altogether we should get rid of this regime. باشە بەڕێ سازگارە ئەکرێ پێم بڵێ چ جیاوازیەکەیە لە نێوان گەلی ئێران لە ساڵی 1970دا کە یەک پارچە ڕژانە سەر شەقامەکان و ڕژێمی شاهنشاهی ئێرانیان ڕووخان لەگەڵ گەلی ئێرانی ئێستای ساڵی 2022.
There are many differences. First of all, on those days, the population of Iran was 35 million. Now is 85 million. جیاوازی زۆر هەیە. یەکەمیان ئەو کاتە دانیشتوانی ئێران 35 میلیۆن کەس بوو و ئێستاکە 85 میلیۆن کەسە. ئەو کاتە لە سەدا 40 دانیشتوان لە شارەکاندا دەژیان و لە سەدا 60 لە ناوچەکانی دوور لە شارەکاندا دەژیان. ئێستا لە سەدا 75 خەڵک لە نزیک شارەکانەوە دەژین و زۆربەشیان لە تاران و شارە گەورەکانی تردا دەژین و شاری وەها هەیە ژماری دانیشتوانەکەی 2 بۆ 3 میلیۆن کەسە. ئەو کاتە ئۆپۆزیسیۆن دژی ڕژێمی شای ئێران تێگەشتنی نەبوو سەبارەت بە مەترسی و کارەساتی ڕژێمێکی ئاینی. بەڵام ئێستا ئێرانیەکان تێگەیشتون لەوەی تەنها چارەسەر هەبوونی سیستمێکی سیکۆلارە لەسەر بنچینەی مافی مرۆڤ و دیموکراتی و تێگەیشتون لەوەی ئەگەر ئەم ڕژێمە بگۆڕن ئەوە ناکەونە ژێردەسەڵات و کۆنتترۆلی ڕژێمێکی ئیسلامیەوە. ڕەوشی کێشەی ژنان لە ئێراندا گۆڕانی بەسەردا هاتووە. ڕێژەی خەڵکی خوێندەوار زیادی کردووە. هەروە بواری پیشەسازی ئێرانیش پەرەی سندووە بە بەراورد لەگە ساڵانی 1970دا. زیاتر لە 6 میلیۆن کارمەند هەن لە بواری پیشەسازیدا. هەر بۆیە دەڵێم خەڵکی ئەم کۆمەڵگەی ئێران لەمڕۆدا هەمان ئەو خەڵکەنین کە پێشتر هەبوون. So I mean this society and these people are not that people and that society. بەڵێ من دەگەڕێمەوە وڵات بۆ دوابەشی بەرنامەکەمان. بەلای هاوپەیمانەکانی ئەمریکاوە ڕێککەوتن لەگەڵ ئێراندا مەترسیدارە. بەو ئەندازەیەی وڵاتانی تری سزادراو دەتوانن سوودی لێ بینن. ئەڵبەت ئەمەش وەک ئاماژەیەکە بە رووسیا. لابردنی سزاکان لەسەر دامەزراوەکانی ئێران وەک بانکەکان کە بۆ پشتیوانی لە تیرۆریزم کار دەکەن. یعنی ئێرانیەکان هیچ کێشەیەکیان نابێت بۆ سپیکردنەوەی پارە. وهروە ژیانی ئەوەی ئێران یارمەتی ئەو وڵاتانەش دەدات کە سزایان لەسەرە تا کاریگەری ئەم سزانە کەم بکەنەوە. ئەسرائیل جەخت دەکاتەوە و دڵنیاییش دەدات بەوەی نەکەرە وابەستەی ڕێککەوتنە ناوچەکە نابێ بەڵکو هەرچیەکیشی لە توانادا بێت دەیکا بۆ پاراستنی خاک و گەلی خۆی لە بەرامبەر هەر هەڕەشە و مەترسیەکی ئێران. ئێمە بۆ هەموو لایەکمان ئاشکرا کردووە ئەگەر ڕێککەوتنەکە مۆر کرا ئەوە ئیسرائیل پابەند نابێت پێوەی. ئێمە کاری خۆمان دەکەین بۆ ڕێگریکردن لەوەی ئێران ببێتە خاوەنچەکی ناوەکی. ئامادەش نین بۆ شێوە بژین کە هەڕەشە و مەترسی ڕژێمێکی توندڕەوی توندتیش ئامێزی وەکو کۆماری ئیسلامی ئێران بەسەرمانەوە بێت. ئەوروپاییەکانیش دەڵێن هەرچەندە ئەم ڕێککەوتنە تەواوی نیگەرانیەکانی کۆمەڵگەی نێونەتەوەیی ناڕەوێنێتەوە هەر بۆیە و توێژی زیاتر لەگەڵ ئێراندا پێویستە. پێم وایە ئەم ڕێککەوتنە ئەگەر بم شێوەی ئێستا لە بەردەستدایە بگاتە ئەنجام ئەوە باشترە لەوەی ڕێککەوتنت نەبێت هەرچەندە سەودایەکە هەموو شتەکانیشی چارەسەر نەکردووە. دەزانین ئەمەش بەو مانایە دێت کە پرسی ئێران بەکراوەی دەهێڵێتەوە بۆ توێژکردن لە سەرموشەکی باڵستیکی ڕۆڵی ئێران لە ناوچەکەدا ناسەقامگیریەکان و وەهاش دەکەن کە بەردەوام ئامادەیمان هەبێت لەو دۆسیانەدا. بەڕێ سازگارە وەکو زۆرێک لە نێوەندەکانیش ئاماژەی پێدەکەن و بۆ خۆشت هەر ئاماژە بۆوە کرد کە ئێران دەڕوا بەرەو دروستکردنی چەکی ناوچی ڕێککەوتن بکرێ یان نەکرێ. بەڵام ئەمەوێ بزانم ئایا ئیسرائیل هەمان ئەو هەڵوێستەی کە بەرامبەر بە عێراقی بوو لە ناوەڕاستی هەشتاکانی سەدەی ڕابردوودا لە بەرامبەر ئێران دووبارەیە کاتەوە یان نا؟ It's probable that the Israelis may have air attack to Iran. بەڵێ ئەوە شیانی هەیە کە ئیسرائیل هێرشی ئاسمانی بکاتە سەر هەندێک لە نێوەند و دامەزراوە ناوچەکانی ئێران. بەڵام پێشم وها ئیسرائیل هەنگاوێکی لەو شێوەیە نانێت ئەگەر ئەمریکا هاوڕانەبێت و پشتیوانی سەرکردایەتی نێوەندی ئەمریکا و پنتاگۆن بەدەست نێنێت بۆ ئاوەها ڕەوشێکی لەشکری لەو ناوچەی جیهاندا. ئەمە بۆ ئێستا بەڵام لەوانەشە سبەی ڕەوشەکە گۆڕانی بەسەردا بێت. ئێستاکە هێندەی ئاگادار بن واشنگتن هیچ هاوڕایەکی نییە یان با بڵێم قایل نییە بە هیچ کردێکی لەشکریانی ئیسرائیل بۆ سەر ئێران. هەموو حکوومەتەکانی ئیسرائیل دژی ئەم بەرنامە ناوچەی کۆماری ئیسلامی ئێرانە. بەڵام لە ئەمریکادا جیاوازی هەیە لە ڕوانیندا بەرامبەر بە بەرنامەی ناوچی ئێران لە نێوان بەڕێوبەرایەتیەکاندا. ئەو چراسەوزەی کە ئاماژە و پێکرد ئەکەوێتە سەر ئەوەی کە بڵین کێ لە کۆشکی سپیە دیموکراتیا یا کۆماری.
Yes, somehow it depends on who is in White House. بەڵێ بە شێوەیەک لە شێوەکان ئاوا هەیە و دەکەوێتە سەر ئەوەی کێ لە کۆشکی سپیە ئەگەر بەڕێوەبەراتیەکەی کۆماریەکان و بە تایبەتیش کۆماری ڕادیکاڵەکان لە واشنگتن بێت ئەوە مەترسیەکانی شەڕ زیاتر دەبن و هەروەهاش گۆڕانێک دەبینرێت لە بەرامبەر داواکانی ئیسرائیلدا هەرچەندە بڕیارێکی ئاوەها گەورە پێویستی بە و توێشکردنی کۆشکی سپیە لەگەڵ بەشە گرنگەکانی بەڕێوەبەرایەتیدا وەک پنتاگۆن CIA وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئەنجومەنی ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی و چەندان دامەزراوەی دیکەش جا بەڵێ جیاوازێکی گەورە هەیە ئەگەر سەرۆکێکی وەک دانەڵد ترامپ لە کۆشکی سپیدا بێت یان سەرۆکێکی وەک بایدن in White House or a president like Biden in White House. بەڕێز سازگارە من سپاست دەکەم بۆ بەشداری لە مەفتەی چاوی واشنگتندا سپاس و پێزانینم. Mr. Sazgara, thank you very much for being on the show. Appreciate it. My pleasure and thank you so much for having me. Thank you. ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروایی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵی.